هەفتەی ڕابردوو کۆمەڵێک قوتابی پرسیاریان کرد لەسەر ئەوەی چۆن سیستمی ژمارەکان بەکاربێنین. باسی کۆدەکان ناکەم چونکە کۆدەکان هەمووی باس کراوە. ئێمە ئەو سیستمەی کە خوێندمان سیستمی دەیی بوو، سیستمی دووی بوو، سیستمی هەشتی بوو، سیستمی 16 بوو. یەکەم خاڵ کە گرنگترینیانە دەبێ بزانن هەر ژمارەیەک لە ئۆکتال، لە باینەری، لە هێکسایی بیکەینە دیسیمەڵ فی قاعدەکەی خۆیەکەین و قاعدەی بەکاری دێنی. بڵێین ئەم ژمارەیە بۆ خۆی دەییە، تاکید بکەین دەییە تەواوە. ئێمە خوێندومان لە ڕێاضیاتی ئیبتیدایی ئەمە یەکەکانە، ئەمە دەییەکانە، ئەمە سەدەکانە، ئەمە هەزاریە، واتە ئەمە 10 10 10 10 هەزارێکەکە. ئەمە بۆ تاکیدکردن. لە سیستمی دووی مادام بەیزی دووە، یەکەم ژمارە یەکەکانە، فی دوو سفری دەکەین، فی دوو ئوس یەک، فی دوو ئوس دوو، فی دوو ئوس سێ و دوو ئوس چوار، و بەو شێوەیە هەموویان کۆ دەکەینەوە، ژمارەی دیسیمەڵەکەمان بۆ دەردەچێ. واتە بەیزەکە لە کاتێک بەکاردێنین کە تەحویلی دیسیمەڵەکەین بەس. دەگەڕێمەوە سەر سیستمی ئۆکتال. لە ئۆکتال ئەگەر بمەوێت ژمارەیەکم هەیە، بەخۆی ئۆکتال واتە سیستم هەشتی لە 0 بۆ 7، بمەوێت بکەمەوە دیسیمەڵ، ئەمە فی 8 ئوس 0، ئەمە فی 8 ئوس 1، ئەمە فی 8 ئوس 2. ئەمە بەس بمەوێت ئۆکتال بگۆڕمە دیسیمەڵ و هەموویان کۆ دەکەمەوە و تەواو. لە هێکسایی بە هەمان شێوە هەر ژمارەیەکم هەبێ، ئەگەر لە هێکسایی بیکەمە دیسیمەڵ، دیسان فی بەیزی خۆیەکەم 16 ئوس 0، 16 ئوس 1، 16 ئوس 2. طبعاً ئێوە دەزانن بی ژمارە چەند وەرەگرێ لەوێ، ئەوە یەکە ژمارە چەند وەرەگرێ، ئەمانە هەمووی دەزانن چەندە. BCD وتمان هەر ژمارەیەک دەیکەیتە 4 بیت و بین بەکارهێنانی بیت و بایت و وەرتان خوێندووە هەتاوەکو ئێرە. ئەم لینکەتان بۆ دائەنەم لەسەر ڤیدیۆکە، بتوان کلیک لەسەر ڤیدیۆکە بکەن، یەکسەر ئەم ئینەتان بۆ بکاتەوە، ئەم سەفحەیەتان بۆ بکاتەوە. بۆ ئاسانترین شێت ئەگەر بمەوێت باینەری، دیسیمەڵ، هێکسای، هەتا ئۆکتاڵیش تەحویل دیسیمەڵی کەم سێرکەن چۆن لێرە فی دەکەم. باینەریەک مەدان ڕەقەمێکە نووسم بەکەی بخۆم، پێی دەڵێم کۆنڤێرت، هەتا تاکید بکەم تەدریکەم ژمارە چەند دەرچوو، 170 دەرچوو. چۆن وا حەسابی کرد؟ بزان لە سفرەکەی ئێرەوە، سفرەکەی ئێرە 2 ئوس 0 وەرەگرێ، بزان سفرەکەی ئێوێ 2 ئوس 0 وەرەگرێ، یەکەکەی ئێرە 2 ئوس 1 وەرەگرێ، کۆیان دەکەمەوە، دیسیمەڵ نەمبەرم دەست دەکەوێ. ئەو جارە دێم دەمەوێت هێکسای بکەمە دیسیمەڵ، بڵین بی ئەزانم ژمارە 11ەیە، بی چۆن دەکاتە دیسیمەڵ؟ طبعاً ئەم بیە 11 فی 16 ئوس 0، بی فی 16 ئوس 1، بی فی 16 فی 2، دەڵێم کۆنڤێرت کردیە چەند؟ 3003. چۆن کردی؟ لێرەوە لاوەربیتەوە دەست پێ دەکەم، 11 فی 16 ئوس 0، 11 فی 16 ئوس 1، 11 فی 16 ئوس 2 کە کردیە دەی 3003 دەرچوو. ئێستا هەتا تەدریبەکەم بەردەوام بێ، ئەو جارە چی دەکەم؟ بڵین دیسیمەڵم هەیە چۆن دەیکەمە باینەری. طبعاً دیسیمەڵ ئەگەر بیکەمەوە باینەری دەبێ ئەو جارە نەک فی دوویکەم، دەبێت تەقسیم دوویکەم. باقی چی مایەوە بەو شێوەیە دایدنم. دیسیمەڵ بڵین 200م هەیە. ئێستا سیرەکەم چەند دەکا بەرامبەر باینەری؟ طبعاً خۆم میثالەکە ئەمە حەلێکەم
دوای تاکید دەکەم لە نەتیجەکەم چەندی دەرکرد بڵین 11,000 دێم چۆن حەسابی کرد 200ەکەی تەقسیم 2 کرد چەند مایەوە 200 عەفو 200 تەقسیم 2 سەدەکە چەند مایەوە 0 100 تەقسیم 2 50 0 25ەکە لێرە دەمێنێتەوە 50 تەقسیم 2 25 نەمایەوە بەڵام 25 تەقسیم 2 12 یەک مایەوە یەکەی دانا 12 تەقسیم 2 نامێنێتەوە 6 تەقسیم 2 نامێنێتەوە 3 تەقسیم 2 دەمێنێتەوە چەند یەکەکە یەک دەمێنێتەوە یەکەیش تەقسیم 2 نابێت 0 چەند مایەوە یەک مایەوە واتە من ئێستا چەند بوو ژمارەکەم تەبەن تۆ سیرکە 200 لە ژمارە 2 دەست پێ کرد فەئێستا ژمارەکە چەندەکە 1 1 0 0 1 0 0 0 بەو شێوەیە تاکید دەکەم لە ژمارەکەم چی ژمارەیەکترت هەیە تەدریب کە حەزەکەی بە ئەمەین کەم ڕکسێتی کەم ژمارەیەکتر دانم decimal number بڵێن 100 دادەنێم پێی دەڵێم convert دێم بخۆم دیسان بە گوێرەی ئەو جەدوڵە تەقسیم دەکەم چەند باقی مایەوە دایدەنێم دوای لێرەوە ژمارەکە دەنووسم ئەمە lower بیتە ئەمە higher بیتە واتە موقعەکەی موقعە گەورەیە ئێستا ئەگەر بمەوێ لە هێکسایەوە بیکەمە باینەری لە هێکسایەوە بۆ باینەری بڵێن دیسان BBB کۆنڤێرتی کەم چۆن وای کرد سێبی ئەمە زۆر ئاسانە بی موقعی 11 واتە 4 دانەی برد بی دووهەم 4 دانەی برد بی سێم 4 دانەی برد ئەگەر ئەمە بکەمەوە سی هەتاوەکو تەدریبەکەتان زیاتر بێ و زیاتر تاکیدکەن لە دینی خۆتان بی چەندی وەرگرت 100 واتە 11 وەرگرت سیەکە 12 وەرەگرێ واتە چەندێکی برد 4 دانەی برد و بەو شێوەیە ئەگەر بمەوێ ئۆکتاڵیش تەقسیم بیکەمە باینەری تەبەن ئۆکتاڵ دەزانم لە 0 بۆ 7 ئەوش دەیکەمە بە هەمان شێوەیە ئەوە سێبیت دەینێرم مەتەن 0 11 0 0 1 و ئەوەکەی تریش بەو شێوەیە دروستی دەکەم تەبەن لێرە کۆنڤێرتەرمان هەیە ئۆکتاڵ 55 مەتەن ژمارەیەتر بەکاربێنم 66 یان 68 با ژمارەکان وەک یەک نەبێ ئەڵێم پێی کۆنڤێرت کە کۆنڤێرتی کرد تەواو وەری نەگرت بۆ غەڵەتم کرد کە باسی ئۆکتاڵ دەکەم 8 ژمارەی ئۆکتاڵ نییە 7 ئۆکتاڵە ئەڵێم پێی کۆنڤێرت بزان چەند ژمارەی دەرکرد 3 بیت بە 3 بیت ئەگەر وتم پێت مەتەن ژمارە ئەگەر ئەم ژمارە بە BCD دان پێت ئەو جارە چیەکەی 7 دەکەیتە 4 بیت واتە دەبێتە 0 1 1 1 ئەمەکەی تریش دەبێتە 0 1 1 0 ئەوە لە BCD چونکو هەر کۆدێک لە BCD بەو شێوەیە دەینووسێ طبعاً ئەمەش لینکەکەی لە ڤیدیۆکە دادەنێم هەتاوەکو خۆتان تەدریب بکەن مشکلەی ئەوەتان نەمێنێ بڵێت ئیلا بڵێن قورسە ستمی ژمارەکان هەتاوەکو ئێرە هیوادارم سوودتان لێی وەرگرت بێت